سبەی دێن هەڵدەستێم دەستم بە باڵای خانم ڕێک و باریکێ خانم ڕێک و باریکێ دەی قەستم بە باڵای خانم ڕێک و باریکێ چی بکەم ڕێک و باریکێ بۆ بەتاڵی زوڵفێ وەڵا ڕەش و تاریکێ دای ڕەش و تاریکێ جا بەتاڵی زوڵفی وەڵا ڕەش و تاریکێ دای ڕەش و تاریکێ مەستم دەبڵێ مەستم کوژراوی چاوی مەستم شێتی مازەڕی دەستم مەستم كونانم تابيان في بيدين يلدكم نار زي هاتو يطاو بخاطر برخم دوراي من دالك روح دوراي من دالك هاي دنيا دا بوشي نما نوري جمالك روح نوري جمالك هاي شرك مريم مفارم كوتم مالك دايرم كوتم مالك مصم داي مصم كجراوي شاني مصم كجراوي شاني مصم شونانم تابيان سبيدران هەڵدەستێم سبيدران هەڵدەستێم دەی ماڵمان ماڵۆ سێ خانم دیوارمان بەینا دەی دیوارمان بەینا بۆ ماڵمان ماڵۆ سێ خانم دیوارمان بەینا چی بکەم دیوارمان بەینا دەی هیچ کەس نازانێ وەڵا لەم کەین و بەینا دەی بەم کەین و بەینا وەرە هیچ کەس نازانێ چی بکەم لەم کەین و بەینا وەڵا لەم کەین و بەینا مەستم دەڵێ مەستەن کوژراوە چاوی مەستەن کوژراوی چاوی مەستەن شونانم تابيان سبيدران هەڵدەستێم سبيدران هەڵدەستێم شونانم تابيان سبيدران هەڵدەستێم سبيدران هەڵدەستێم سڵاوتان دەوێت سڵاو دەوێت خۆشەویستان زۆر خۆشحاڵم ئەم شەو لە حەڵقەیەکی بەرنامەکەتانە بەرنامەی ئاوازیمە بە خزمەتانە گەمەوە بە هاوکاری هەردوو هونەرمەندی گەورە و دێرین کاکەریم خەمزەیی یاخوا بەخێر مامۆستاجان گەورەکەم زۆر مەمنونم کاگە میدیا بۆ مەڵبەستەی کە بۆ ئێمە دروست کردووە سپاسی جەنابت و کەناڵەکەکەین ژەنیارەکان هەمویان سپاسیانەکەم کارمەندەکان هەمویان سپاسیانەکەم ئێمەش بە خێراتن دەکەین کە ئەم شەو گەورە کردین جگەر گۆشەکەی کاکەریم زۆر سپاس مامۆستای یاخوا بەخێر کاک سەیبان جان گەورە کردین خۆشحاڵ بووین ماشەڵڵا دەنجێکی خۆش زۆر سپاس ئوستازجان خۆشحاڵین لە خزمەت ئێوەی خۆشەویست و کەناڵی دیمەن تیڤین لەگەڵ بەرنامە سپاسانەکەم دووبارە بەخێرم فەرموو بچین دانیشتن فەرموون
کاکەریم گیان بەخێر بیت کاک سەرۆ بەخێر بن کاکەمیدیان زۆر سپاس دەکەم چۆن دەست پێ بکەین نازانم کەم هەڵۆستت بۆ ئێمە دروست کرد سپاسی کەناڵەکە ژەکەین سپاسی جەماعەتی هەڵپەرچێ ژەکەین زۆر هەڵپەرچیەکەیان جوانە و دوعای تەمەند درێژیان بۆکەین گروپی هەڵپەرچی ئەستێرەکان کاکەریم کۆه بە کۆه نەمیڕەسەد ئادەم بە ئادەم میڕەسەد پێت چۆنە دوای 30 ساڵە بێ گەشتینەوان لە بەرنامێکی ئاوایە کاگەمیدیا زۆر پێ خۆشحاڵ بووم کاتمە خزمەتە خزمەتیم ژەنیارانە ئەمانە جۆمان لێگرن جەماعەتی هەڵپەرچیە کارمەندەکان من لە خزمەتیم وتانان بە جۆرەی توانای خۆم یاخوا بەخێوی گەورە کردین بەخێر بێت کاک سێوانجان تۆش بەخێر بیت مامۆساژیان سپاس دەکەم دەستت ماچ کاکە سێوانجان تۆ هەر لاسایی دەنجی باوکو دەکەیتەوە یا بۆ خۆشە دەتەوێت ڕێبازێک ڕچکەیەک دامەزرێنیت وەڵاهی خۆ بۆ من شارازی یعنی ڕاستە بەڕاستی هەر لە باوکمەوە حەزم لە گۆرانی کردن کردەوە بەڵام وەکو دەنگی خۆمە بەسر هەر شتەکانی باوکشماڵێمەوە کاکەریم دێچەکە لە دەنگە ڕەسەنە کوردیەکان سلەیمانی ئەو دەنگانە فەرامۆش ناکات ئەم دەنگانە مێژوویەکەن لە سلەیمانی ئەم هونەرمەندانی کە باسەکرێن هونەرمەندی گەلی کوردن بەگشتی و بۆ بە تایبەتی کاکەریم هیچ سلەیمانیە کاکەریم خەمزەیی یا سپاس دەکەم مەمنونم من ڕێزمێ بۆ شاری سلێمانی دوعای تەمەند درێژی کەم بۆ ئەمانەی کە لە خەڵکی سلێمانی بوون و لە سلێمانیە ژیاون من بە ژۆرەی توانێ خۆمە تا ڕۆ لە بەدنەممان بێ لەگەڵ فەنی کوردی بۆ خەڵکی سلێمانی بۆ هەموو کوردستان ئەتوانم بە جۆرەی توانێ خۆم خزمەت کەم کاکەریم با ڕاستە خۆچینە پرسیارێکەوانە ئەو هونەرمەندانەی کە بەشداری لەگەڵ کردوون با لە هەولێرە دەست پێ بکەین لە هەولێر لەگەڵ کام لە هونەرمەندەکان دانیشتن و بەریەکەوتنتان هەبووە لە مناسبەکانە کاگەمی دیا لە هەولێر لەگەڵ جەلال سەعید بە ڕەحمەت بێ بە ڕەحمەت بێ یادی بەخێر دوو شریکمان هەیە زۆر گۆرانی بێژێکی دەنگخۆش بوو ئینسانێکی بە شەخسیات بوو زۆر حەزم لە دەنگە کرد خۆم کە گۆرانی بێژم حەزم لە دەنگە و زۆرە کرد ساڵی چەند بۆ ئەو بەکرەیە ئەو کاسێتە ساڵی چەند ساڵی هەفتهەشت بوو هەفتهەشت نازانم مانگی دوو بوو ڕۆژەکەی نازانم 26 دوو بوو 28 دوو مەشهورترین گۆرانی ئەو بەکرێت بیرماوە چی بوو کە زۆر بەناوبانگ بوو ئەو گۆرانیە وەڵی ئەو گۆرانیە خۆت ئەزانی ئێمە دانیشتنمان بێکەوە زۆر کردو من و تۆ بەعزە گۆرانیە کە بوو کتوپڕی بۆمان هات پێگەی ئەوەڵ گۆرانی بڕوان پێ بکەیتە عەسر لە بیرم بوو عەسر بەدواوە لە بیرم ڕێک و دوازدێری حەمەدێ ڕۆمێە نەزێڕێ ئەوە چێ بوو لە گۆرانەکان کە زۆر دەنجی هەیەوانم خۆشحاڵم کاکەریم گیان یاخوا بەخێر بێ سپاس دەکەم کاکە سەیوانجان مامۆساژیان تۆ لە نێوان ئەحمەد شەماڵ بەڵێ جەلال سەعید باوکت کاک سابر کوردستانی هەرچی ناویان دێنم کە نەماون بە ڕەحمەت بن یادیان بەخێر یادیان بەخێر باوانشی ماون تەمە درێژ بن ئینشەڵڵا ئینشەڵڵا باوکت لەگەڵ ئەمانە هەموو دانیشتن و بەرکەوتنی هەیە بەڵێ هەرەوەڵا زیاتر چێژت لە چ جۆرە دانیشتێکی باوکت بینیەوە لەگەڵ ئەو پیاوە بەڕێزانەی کە نەماون لە ژیانە وڵایی مامۆسا یادیان بەخێر و جۆت دیان بۆ حتمما بەڵێ بەڵێ چۆن سیدیچان هەیە لەگەڵ کاک ئەحمەد شەماڵ واوکم و کاک ئەحمەد شەماڵن وابزانم هی ئەحماوایە ساڵی 79 وابزانم 79 پێم وایە پێشتریشە ئەو سیدیە زۆر تایبەتە بەڕاستی خەڵکی زۆر جوێ ئەوە شلێرجانەکەی تیاوەنیە یان نا قوربانەوەی کەم و کاک ئەحمەد وتومانە نا ئەوەی شلێرجانەکە بە تەنیا وتوتەوە ئەوەی لەگەڵ ئەحمەد شەماڵ پێم وایە قەدیمە هیچی بیرماوە گۆرانەکانی هیمانی وەسەعەلی فیتەرەکە وەسەعەلی برای من بووە ساڵی 72 بۆیە دەڵم قەدیمە ئەو سیدیە زۆر تایبەتە بەڕاستی یەکێ لە گۆرانیە خۆشەکانی ئەو نازت بێ کە یەبێکەوەی لێن بەڵێ پێش دەبچێت ناو جیهانی هونەرەوە بە شێوەیەکی گشتی بە کاکەریم خەمزەیی ئەڵێین باڵەبان واتە نایی باڵەبان برنجی کوردی و مەنجەڵی مس کەو ئەم سیانە دڵێ بۆ کامیان لێە بە زیادی وڵایی هەرسێکیان تاوکەر یەکترین خۆزگا هەرسێکیانم ببووە خۆزگا و ئاسانیشن گران نین بۆ خۆت عاشقی بە کەواگەم لێتە وایە سپاس بەڵێ بەڕێزان بە بینەران
سات چاوەڕێی بەرهەمی ترەکەن چینە لای بەرهەمێکی تر جا نازانم کامتان وڵا بینەران کەی پێخۆشە بە ئەوە لە پێشەوە بێڵێ بینەران وڵا جواب نایەنەوە ئەوان بۆیان نییە جوابەنە بیرەنەوە سێمانەکەن تەنا خزمەتی زۆر ڕێزمەیە بۆ مۆسیقە ژیانەکان بەڕاستی ئەوان نەبن ئێمە گۆرانیمان بۆ ناوترێ دەست و پەنجیان خۆش بێت کاکەرمگیان چی بۆ ئامادەکردین وڵی ئەوە بە دەستی ژەنیارەکانە کامە بڵێن من لەخ زاوا لە لە بوشێمەدا بۆ کێمەدە بڵێ ئەڵێ زاوە لە بوشێمەدا بۆچی دەدەی لە بوشێ لە ماڵی خۆت بەردەدەی گریان و نوکە نووشێ بابی لێت عاجز دەبێ و داچی لێت دەکات تووشێ توگیانی نزات دوعاوە نیە فەرمونێ ساژەوە کاکەریم خەمزەی و گۆرانی زاوە لە بوشێمەدا فەرمو کاکەریمجان چۆ سەستێت أنا وذا لبو شيء مدى تكذا لبو شيء مدى دقر لبو شيء لدي تقدر تدصر وصدى أصبر دبايم ودرمي دست مشنونا خدا أريد من البرداوة أريد من البرداوة يا رب أريد تبربي يا رب قربان بي صدى الدنيا تشكل بي يا رب قربان بي صدى الدنيا تشكل بي كرشكي قرملاني صازي دوي كمالي شيماني كردستاني ونجيب خانداني أوري لمن البرداوة بصد من النرداني يا رب قربان البي باصني ورشكاني دولي وايب لقلبي كركب سليماني بدين بيماني ما شاء الله كان دجواني لبو شيء مدى دقر لبو شيء ددي تقدر تجسب وصدى أصبر دبر ودرمي دسم سنونا خدا يا رب اليد مبارك دي توفى بشتيني صدى أو دعوة وزور قصة وتقوى لي متاق مدى أو دعوة وزور قصة وتقوى لي متاق مدى بس دينار حزرانا لي كيتان كيتانا قردن دمي قمدانا سجد القود كانا شيماني كردستانا كريش كوكر ملانا بروش فيري نولانا بشو فيري قرانا أصدوي ودشيشم بصد من لين ردانا أصدوي ودشيشم بصد من لين ردانا دەست و دەم خۆش بە کاکەریمجان فەرموو وەرەدانیشە
هەمیشە و دایم ئەو دەنگە هەر زوڵاڵ بێ و هەر بە گوڕ و بە تین بێت دەست و دەمت خۆش بێ بە قوربان. ڕاستەکەم مەمنونم. ئەمە هیچەکە لە بەرهەمە فۆلکلۆرەکان ئەمە لە ڕۆژهەڵات ئەوترێ لە باشوور ئەوترێ ڕەنگە نەزانین ئەمە لە ئەسڵا گۆرانی شێ ئێمە طبعا ئەم گۆرانیە بە ئەقلی من کاگەمیدیا چۆن ئەڵێ حەیران نامرێ ئەم تەرحە گۆرانیش نامرن نامرێ بەڵێ وایە هەرچەند خاوەنەکەی نادیارە نازانین لە ئەسڵا شێوتێتی سپاسی و کەساکەین کەوتوێتی کە بناغەکەی داڕژ بەڵێ دەست و دەمی تۆش خۆش بێت. باسی حەیرانت کرد جەنابەت دەنگە بۆ حەیران نزیکە زۆر 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 من بە جۆرەی توانەی خۆمەوە وتارەکانی جەنابەت زۆر بەرزە لای من لە خزمەتانە تۆ بە ڕێزەگەت تەکلیفێکم لێ بکەی ئەگەر حەیرانێ بڵێ بۆ بینەران وڵا خۆ حەیران شتێکی زۆر خۆشە بە سەرچاو سپاسی کاکە کاروان ئەەکەم ئەگەر حەیرانێکی بەلەزەت داخل ببن دەبرێمیش دەمێکە گۆرانی منەوە تۆ لە خزمەت هەمویان نابم. نە هەر لە شوێنی خۆتەوە بۆی ماندوو نەبیت. بابا حيرانة كاك حيرانة سنجي ستة وباخر دكانا داجي حشيم وبابي لقمان سالك المردنا مرقى سفر بقلق وكل عجشانة نظام وبردان بردان انا ما نما سجال ودنا من ودنا ماي بابا او حيران سنجي ستيا باخر دكان وداجي حشيم وبابي لقمان سالك مردنا سفر بقلق وكل عجشانة نظام ونما مردنا سجال ودنا من ودنا ماي اي لما حيراني كلا دحريب يا بيقان وكسب صالونا وقد يليني كامد وكوني كردي بآوة هناي وصر برسمي خاوة فرسمي خاوة يمنا لذي سلام كردم هند جوان وسري هالبري عجيب كدي ومن مردم بدم لما الحيران هەمیشە و دایم ئەو دەنگە هەر زوڵاڵ و نەمر بێت ئینشاءالله. دەردی کابرا کوردەوتێکم و کوردێکشی تیا فەقەت دەبێ بم بەخشن. ناتر کە بەم ڕاستە و خۆیە و بەم لە ناکاوایە کە پێمان وچیت لەوە باشتر ناوتێ زۆر جوان و دەست و دەمت خۆش بێت. هیچ ئیرادی نەبوو. تەمان من لە خزمەتی ئێوە. خزمەت لێمەوە چاوت باش دەکەم. ئازیزان خۆشەویستانە چینە خزمەت جگەرگۆشەکەی کاکە کەریم.
ئەچینە خزمەت کاکە سەیوان. کاک سەیوان جان مامۆستا وشەی ناوی سەیوان وەک بزانیت بیرت دەکردێتەوە لە چیوە هاتووە کێ بۆ سەیوان وڵی چ پەیوەندێکی بە کەیوانەوە هەیە؟ من ئەوە نازانم بەمانای شتێک یعنی چەترێک شتێک ئەوەی لەسەر بیسبێتم مامۆستا. هەروە شەگردی سەیوان کە پڕبۆ لە چەتر بەڵام لە مێژووی ئەدەبی کوردیا کە مامۆستا عەلادین سوجادی ئاماژەی بۆ کردووەڵێ کاتی خۆی لە شەڕی کورد و تورکە بەڵێ دوو برا شەهید دەبن لە بەرگری سلەیمانیایەکیان ناوی کەیوانە یەکەم کەس شەهید دەبێت دووەمیان ناوی سەیوانە دیارە گردەکە بە ناوی سەیوان و ناوزە دەکرێت نازانین بۆشی کەیوان لەبیر خەڵک شۆتەوە سا پێڵەن گردی سەیوان و تۆ تەمەند درێژبی تۆ هەمیشە و دایم دار ئەرخەوانەکانی سەیوانوی بە گەشی و بە جوانی و بە سەوزی بەساجان سپاسی وتە جوانەکان دەکەم چاوت ماسەکەم داما دەکرد کاک سەیوان تەمەند درێژبی بۆ ماڵی گۆرانیی مامۆستا ئەحمەد شەماڵە شەڵا پێشکەشتانەکەم هیوادارم مەدڵێم ولایە دەشدەمت خۆش بە فەرمونون ئەوە ئێوە و دەنگە خۆشەکەی کاکە سەیوان بە فەرمێت. ئەرێ خاڵی لێوەکەت چەتی و هورشای بوارەکەت ئەرێ خاڵی لێوەکەت چەتی و هورشای بوارەکەت ئەرێزی لێبەریوەیەم بەخوا لەنجە و لارەکەت ئەرێزی لێبەریوەیەم چەتی و لەنجە و لارەکەت ئەمان 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 یارەمان لێوی ئاڵوو چاوی جوان چاوکەلی مەزگیان کوشتومیان خاڵی وری دەڕەش خواردومیان خاڵی وری دەڕەش خواردومیان کۆڵوانەی لا کۆڵ چی بکەم ڕانە و ڕانەکە ئەرێ کۆڵوانەی لا کۆڵ چی بکەم ڕانە و ڕانەکە ئەرێ وەم لەو غەریبی چی بکەم و دڵەم ژانەکە ئەرێ لە سوێی غەریبیم چی بکەم بڵەکەم ژانەکە ئەمان 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 یارەمان لێوی ئاڵوو چاوی جوان چاوکەلی مەزگیان کوشتومیان خاڵی وری دەڕەش خواردومیان خاڵی وری دەڕەش خواردومیان
چەتی و بەبێ وەفایی ئەرێ ئەگەر دەمزانی وەڵا بەبێ وەفایی ئەرێ یەرگیز نەمدەکرد بەخوا خەیاڵ ئاشنایی ئەرێ یەرگیز نەمدەکرد جوانێ خەیاڵ ئاشنایی ئەمانەمان 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 یارەمان لێوی ئاڵوو چاوی جوان چاوکەلی مەزگان کوشتومیان خاڵی وردە ڕەش خواردومیان خاڵی وردە ڕەش خواردومیان بتوبة بتوبة شتي وتوبي من فيلا قريبة توبة توبة شبكم توبي من فيلا قري أخو شارنوس والله لبوي شيلا قري أخو شارنوس شبكم لدوي شيلا أمان 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 يا رمان لوي آلو چاوي جوان چاوكلي مزجان كشتوميان خالي ورد الرش خالونيان خالي ورد الرش خالونيان دەست و دەمە خۆش بێت دەستی برایانی ژەنیاریش خۆش بێت بەڕاستی سپاس. بەرهەمێکی زۆر جوان و ئافرین کاکە ڕێباز دەستان خۆش بەموتان کاکە جان بەڕاستی هەستەکەم ئەم شەو وەکو شەوی بەرات مناڵان لە دەرگای ماڵەکانی چوارباخ و سەرشەقام و دەرگەزێن ئەدەن بۆ کۆکردنەوەی شیرینی نۆقۆڵ خورما خزمەتان هەین مامۆساجان دووبارە سپاس بۆ خۆت بۆ میوزیکژانە تایبەتەکان دەست و دەمە بۆ خۆش گروپە بێت. جوانەکەش دەست و دەمە سپاس خۆش بێت. دەکەین مامۆساجان بەڕاستی جوانە وێنای سلێمانیت کردەوە جارێکتر دەنگی ئەو هونەرمەندە ڕەسەنەش یاوە بەگوێی خەڵکە ئاوازەکانی هەرچەند جەنابتان بە ستایل و فۆرمی جیاوازتر لەو بە شێوازی خۆتان ئازیزان خۆشەویستان وەکو باسمان کرد هەر جارەی دەستەواژەیەک هەر جارەی وشەیەک کە لە کوردەواریە بەکاردێ و کە بە هەڵە بەکار هاتوتە ئەم ساتە وەختە منش لە ڕێی خۆمەوە لەم گۆشە نیگا بچووکەوە خۆم بە بەرپرسە زانم ئەگەر شتێک هەڵە بێ و لای من ڕاست بکرێتەوە لێتان بشارمەوە لەبەرەوە وشەی ئەم شەومان وشەیەکی لێکدراوە دوو وشەی لێکدراوە هەمووتان بەکارتان هانیوە بە دوو جۆر ئەڵێ ئاوی ئامون و تونی باباچێ ویان ئاوی ئامون و تونی باباچیت کەسێ بە کەسێڵێت کە زۆری زاجەکاڵە ئەڕۆم ئەو بیرمەوەی ژەڵێ نەیتەوە بەلام ئاوی ئامون و تونی باباچیت یا کە باسی یەکێک لێ نەفرەتی لێکرێت مەسەلەن حەز بە دیداری ناکەنەوە هەمان شتی پێڵن ئاوی ئامون و تونی بابا لە ڕاستیا خۆی ئاوی ئامون نییە بەڵکوم ئاوی هامونە ئاوی هامون مامۆستا حەمەی حەمەسایی لە کتێبەکەیە لە بیرۆرەکانی تەیموری لەنگە باسی دەریاچەی هامونەکات کاتێ لەشکرەکەی تەیمور دەگاتە زابڵستانی ئێران واتە مقاتعی زابڵ کە لە ناوەڕاستی خاشی ئێرانە لە ڕۆژهەڵاتەکەیەوە زابڵ کەوتۆتە پێش دۆست محەممەد کە خەزایەکە و زابڵ کەوتۆتە پشتی زاهیدان و کرمان
کە دوو شاری مێژووی گەلانی ئێران کاتێ تەیموری لەنگ ئەگاتە ئەو ناوچەیە دەڵێ دەریاوانەکان کە بەسەر کەشتێکەوە هاواریان دەکرد هەستمە کرد گردون دەلەرێتەوە بەیەکێ لە سوپاسسالارەکانم وت ئەم مرۆڤانەی ئەم دەڤەرە دەنگیان زۆر زەخمە ئەمانە چێن وتی پیانوتم قوربان ئەمانە نەوەی ڕۆستەمی زابڵستانن هەڵبەت ئێمە بە زابلستانی ژەڵێن زاڵ ڕۆستەمی زاڵ بەڵام ڕۆستەمی زابڵە لە ئەسڵە دەڵێ قەیرێک سەیری ئاوەکەم کرد زانیم لەم سەحرا وشکەدا ڕۆژێک دێت ئەم دەریاچەیی هامون لە ناو دەچێت بە ئەرزا ڕۆ دەچێت واتە ئێستا ئەگەر توانن لە ڕێی گوگل ئێرسەوە تەماشاکەن بچنە سەر ویلایەتی زابڵ بنووسن دەریاچەی هامون لە دیوی ئەفغانستانەوە دەریاچەکە لە هەندێک شوێناماوە لە خاشی ئێرانە نووسراوە دەریاچەی هامون بەڵام وشکی کردووە لە نەخشەی گەورە ئێرانیشا بەر سەحرای لووت ئەکەوێت گەردی بێت تا نووسراوە سەحرای لووت هەڵبەت قەومی لووت لەوێ نەبوو بەڵام لە دژواری سەحراکایە کە دایمە خۆڵ و خاشاک بە گەردەلوولۆ دێت ناوە سارای لووت ئاوی هامون ئێستا ڕۆشووە ئاوی هامون و تونی باباچی تونی بابا لە نێوان دەربەنی خان و کەلارە بۆ خۆتان زۆربەی زۆرتان دەزان لای ئاوە خێڕی ئەم تونی بابایش هەندێک کەندەڵانە ڕەنگە لە دەربەنی خانەوە تا نزیک دەربەنی بازیان ئەم چاڵ و کەندەڵانە هەبێت بەڵام لە سەردەمی خۆیان کە GPS نەبووە کە شارەزان نەبووە کە کاروانچی نەبووە ڕەنگە زۆر کاروانتیایە ون بوو بێت زۆر کەستیایە ون بوو بێت لەبەرەوە بەس ئاسمان دیارە تونێلی وای تایە دەیان جارێتەوە سەر شارڕێگەکە و دوای ون دەبی دەچێتەوە سەر ڕێگەیەکی پێشەوانە تا ڕێگەیەکی تر دەوزیتوانێت 100 جاریکە ڕێگە دێون دەبێت ئەمەش تونی بابایە کەوا بوو ئاوی ئامون و تونی بابانیە بەڵکو ئاوی هامون و تونی باباچن بۆ پێش ڕاستکردنەوەی قسەکەی تەیموری لەن کە دەڵێ ڕۆژێک دێت ئەم ڕووبارە ئەم دەریاچەیە لە نێو دەچێت ئەولیا چەلەبی لە گەشتەکەی خۆیان بە ناوی سیاحەتنامەی ئەولیا چەلەبی کە دێتە بەغا و بەسرا و شام و هەمەدان بۆ کۆکردنەوەی باج و خەراج کە سەر بە سوڵتان سلەیمانی ئەستەمبوڵە لە ڕێ ئەحمەد پاشاوە کە دێن بۆ کۆکردنەوەی باجەکان ئەولیا چەلەبی میرزایە خوێندەوارە مەحاسیبە ئەویش لەگە خۆی دێنێت ئەویش لە گەشتەکەیدا دەڵێ ئێمە بە جۆرە کەشتیە گاتون دیارە لە کەشتی بچووکتر بووە لە یەخت گەورەتر بووە دەڵێ لە تورکیاوە تا بەسرا بە ئاوە هاتوین بەڵام دەڵێ ڕۆژێک دێ ئەم ئاوەژ ڕۆ دەچێت ئەم ئاوە وا بچووک دەبێتەوە تەنانە ڕێگەی بە لەمێک نامێنە پیاوێت بێت لە ئێستادا من هەرچەند سیر دەکەم ڕووباری فیشقابوو هەچ ڕووبارێکە لە تورکیا و سووریا و دێن هی ئەوە نییە کەشتی پیا بڕوە لەبەرەوە ئەم دوو بۆچوونە دوو مێژوونوس دوو جوگرافی ناز و تویانە بۆ پشتڕاستکردنەوەی بابەتەکەمان هیوادارین ئەمەش کەڵکێکی گرتی بێت ئاوی هامون و تونی باباچی نەک ئاوی ئامون بەڵێ بەڕەزان زۆرتن لە جێی خۆیان کەلامی خوا خۆشە و هەندێک جاریش لە شەوگەڕا گۆرانی و شاعر و قسەی نەستە خۆشە لەبەرەوە منش دێمە خزمەتان بە بەرهەمێکی خۆم بەر لە هەموو کەسێ پێشکەشی ئەم پیاوە جوانەیە کەم کاکەریم خەمزەیی بۆ ئومێدەی کە چێژێکی لێ وەرگێت گوێ لەم گۆرانی من بێ ئینشەڵڵا هاوکاری جەنابش تو بە ئیجازەی جەنابش سپاسان دەکەم سپاس قامتي قد بالان قماني روانوا قامتي قد بالان قماني روانوا لها تشوت دركو مرذن هستانوا دوري دبوت الشفنزة شوت دوجيانوا دسرك يا قبليرة بوشي وبلدانوا مولي أبرو بدعيا دور الإيمانوا مولي أبرو بدعيا راسي يوسف الرابو بناي قرانوا بناي قرانوا يك صلاة دو صلاة صلاة بقربان
صد صلاة وهزار صلاة بفي شم جوانكم تاكي حوال بنيرم نخوش سردانك تاكي حوال بنيرم نخوش سردانك ريدو ضرورة بمورا ولا تصل بالله ولا تصل بالله بيانيان بصلاوي جمع شراداك ساون بيانيان بصلاوي جمع شراداك ساون ربو شاوي خوالو جابو ضم متراون عارقي سينا وقردن بنا وجبك راون داري بفري سرين طالت على صلت بخاون مينو شي فرزة كانت بويا كيف زركاون مينو شي فرزة كانت بويا كيف زركاون ضلين جواني السوداء شرابي كان رجاون شرابي كان رجاون يك صلاو دو صلاو صلاو بقربانهم صد صلاو وزار صلاو بكي شك جوانهم تاكي حوال بنيرم نخوش سردانك تاكي حوال بنيرم نخوش سردانك ريدو ضرورة بمورا ولا تسلم لعنك ولا تسلم لعنك الروج رمز الفرزان لسنة نقرزة من حزرتي داود اليوم الروج ومشوار وزة يعني قبر قيامك والله من يتلرزة صلاوان لسزارم قبري وكترزة جاركو على الرقوستا على بجوان وبرزة عاشقتي لي معشوقة قسمة دمك ورفرزة فوض النزل بيلاني فوض النزل بيلاني حكم نزل قبري أرزة حكم نزل قبري أرزة يك صلاو دو صلاو صلاو بقربانكم صد صلاو هزار صلاو ففي شيء جوان لكم تاكي حوال بنيرم نخوش سردانك تاكي حوال بنيرم نخوش سردانك ريدو ضرورة بمورا ورا تسلم لعنك ورا تسلم لعنك سپاسانەکە ئەم کاکەریمجان ئومێدەوارم جەنابێ بەدڵە بوو بێت فەرموو کاکە سێوانجان بەر لەوەی بچینە ناوبڕێکەوە بزانین جەنابێ ڕۆڵی کەناڵی دیمەن چۆن هەڵەسەنگێنیت بەتایبەت ئەو سەربازەونانەی کە لە پشت کامێرەوەن بۆ بەتایبەتتر کاک عەبدولغەفار کە وەکو سەربازێکی ون وایە ئەویش هەمیشە دایمە ئەگەڕێبەوە کار و چالاکیەکی زۆر جوان بۆ خۆی کەسێکی ئەکتیڤە لە بوارەکەیە میدیاکارە پێششکارە بەڵام ئەو شەرەفەی من بەخشیوە منی بە شایستە زانیوە بۆم جێگەیە جەنابەت چیت هەیە بۆ ئەم کەناڵە بۆ ئەم بەرنامەیە بۆ ئەم ستافانە وەڵای مامۆساجان دەستخۆشیەکەم لە ستافە جوانەکەی دیمەن تیڤی بەڕاستی ئەم جۆرە پرۆگرامانە زۆر پێویستە هەبن لەبەرەوەی ڕۆحێتی هونەری کوردی کەم بۆتەوە بمانەزانین بەڵام دەستخۆشیەکەم لە سەرپەرشتیاری پرۆگرامەکە مامۆستا عەبدولغەفاری خۆشەویست کە پرۆگرامێکی تەواو جیاوازی ئامادە کردەوە بەڕاستی یعنی هەر بەڕواڵەتی شوێنەکەیە حەز ئەەکەیت دانیشتیایە حەزەکەی بۆنە بینەری بەرنامەکەبی
دەستخۆشیش لە تۆ کە مامۆسا طبعاً کاک عەبدولغەفار پێکاوێتی 100% خۆت ئوستازی بەڕاستی لەو بوارەیە و دەستخۆشیتان لێکەم لە خۆت وستافە جوانەکەی دیمەنتی بەڵام ئێمە هەتا تەمەنەمان هێناوە ڕەنگە لە ڕووی داراییەوە ئێمە سوودمەند نەبوو بێتین لە ژیانمانە ئەگەر ئێمە پیشەیەکی ترمان هەڵبژاردایە وەکو کەسابەت وەکو هەر چۆرە پیشەیەکتر وەکو وەزیفەیەکی فەرمانگە ئێمە ئێستا چۆن دەبوون ئەو ماندووبوونەی کە لە هوەرە ئەو توانایی کە لە هوەرە سەرفمان کرد ئەو عمرەی لە هوەرە پێشەشمان کرد و لە دەستماندا ئەگەر لە کەسابەتە بمان کردە ئێمە چۆن دەبینی وڵی مامۆسا قسەکەت زۆر تەواو بەڕاستی حرمەتم بۆ تۆ هەیە بەڵام تۆزێ بڵێن چی لە وڵاتی ئێمە هوەر تۆزێ بێ قەزای بۆچی پرسیارەکەم ئاراسی تۆ کرد بەڵێ لەبەرەوە باوکە دەکەی بە ئاوێنە منی تیابینی بەڵێ ئەچیت مەبەسەکەم ئەوەیە منی ژانی من باوکم هوەرمەندێکە لەگەر ڕێزە حرمەتم بۆ تۆ جەنابی شاروها چەند ساڵێکی زۆر زۆر ینی توانم لەم نیو سەدەیە خەریکی هوەرکردنن بەڵام هێشتا بە ئەو پێویستیە یعنی نهاتوونەتە خزمەت ئێوە بەڕاستی لەبەرەوە توانایەکی زۆرتان تەمەنێکی زۆرتان لەم ڕێ سەرف کردو بەڕاستی بەڵام ئێمەش بەڵێنە کۆدامانە بە میلەتەکەی خۆمان بە نیشتمانەکەی خۆمان بەڵێ ئەوەی لە دەست ئێمە بێت ئەتای هوەری و ئەدەبی و ڕۆشنبیرێت چیمان لە دەست درێغ ناکەنی خۆش بێ مامۆسا ئێستا سەرەی کامتانە بۆ گۆرانی کاکەریم ئەم گۆرانی ترێت چییە کە ئێستا پێشەشمانیەکەیت مایکەکە نزیکەرەوە کاکەریم مایکەکە نزیکەرەوە لە دەمت ئەم گۆرانیە لای مامۆستا ئەوانە من لەمەتیانم سپاسی کاکعەبدولغەفارەکەم بەڕاستی شتی ڕستەنی کوردی لە سلێمانی زموو کردوتەوە نیشانی خۆی پێکاوە کە کاکمیدیای هانیوە بوو ئەم مەوزوعە دوعای تەمەندرێژی بۆم کەناڵە و بۆ کاکمیدیاکەم کاکمیدیا واز لە ئێمەمانان مێنە بە ئەم فەنە نەمرێ ئیتر سپاسی هەموو لایەکەکەین هیوام ئەم فەنانار سەرکەوتوو بێ ئەگەر خراپیش بیلین خەڵک هەر پێی خۆشە لە بەرشتەکە ڕەسەنی کوردیە ڕاستە ئیتر خۆشەویستان ناوبڕێک و دوایی بە گۆرانێکی کاک کەریم خەمزەی دێنەوە خزمەت جەنابتان
دەست و دەمتان خۆش بێت دەم خۆش کا کەریمجان دەستی و بەڕێزانە خۆش بێ لەشی گروپی هەڵپەرچێ سێدەکان ساغ بێت کا کەریمجان دەمت خۆش بێت ئەی هەوار و هەوار ئەمە فۆلکلۆر و کاکەریم ئەگەر مایکەکە بگریت باڵێ مایکەکە گەر بگری بم لەو ئانەکە کۆشاریەکانیان لە خوارەوە باڵێ ئەچنە ژێر ڕەشماڵەکان تاوان لە هەواری سەرەوەیە لە هەواری خوارەوە کوێستان و گەرمیانەکەن کوێستان و گەرمیانەکەن بەڵێ 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 یاخوا هەمیشە و دایم سەرکەوتوو بیت عەزیزان بەرهەمێکی شاریمان لە یەکێ لە پێیجەکانە دەرهێناوە پێم وایە کاک ئیسماعیل تاڵەبانی نووسوێتی تێکستێکی لیرکە بە ناوی دڵ و دیدەم دڵ و دیدەم هەموو شەو تا بەیانی ئەسرین دەڕژێ لە چاوی تاڵەبانی پەشێوی شێوەتم شێوا و مەکشێت کەناری پڕ ئارامی و ئاوەدانی کە تۆ گوڵ دەگری لە باخشەی ئەوینم بە جارێک بۆن خۆش ئەوێ دەشتی ژینم سرت دەرکە بپشکێ وەرزی تۆیە دەبا ئیتر پەڕە و ڕەنگت ببینم پەنام دە ئەی پەناگەی پڕپەنایم گلێنەی نێو بینایم ڕۆشنایم دەواری پڕهەوارت لێرە هەڵدا ئاواز و مۆسیقای بۆ دڵنەوایم پەڕیوە ڕەنگ و ڕووم لە ڕەنگی سوورم بە ڕۆحلاتم هەرچەندە بەجەستە دوورم لە دەرگای دڵ مەدە لێدانی ناوێ تۆ لە دەست بەم هەرگیز لە خۆم نابورم لە ڕێی ئەم عشقەدا لا دەبۆ تاوێ هیچ بن دیوارێک وەک من پشووی تۆی ناوێ لە ڕێی ئەم عشقەدا لا دەبۆ تاوێ هیچ بندارێک وەک من پشووی تۆی ناوێ لە ساو سێبەرما سەرخەوێ بشکێنە عاشق کەی هەمووان ئەبینێ بە چاوێ بە گواسپان کرد هەر جارە تێکستێک شارێک بە تایبەتی ئەو دەنگانەی کە با بڵێن دەنگی تازەن لە شاعرانی ڕابردوو لە کلاسیکان زۆرشمان پێشش کردو زۆرشمان خوێندوتەوە هەمووشیان جێگەی خۆیان هەیە لە هەزر و بیرەوەری هەمومانە بەڵام دەنگە تازەکانیش پێویستە ستێجیان بە واڵا بێت دەرفەتیان پێ بدرێت بەرهەمەکانیان بەگوێی خەڵک کەم تا زۆر ئاشنا بێت ئازیزان کاکە سەیوان دەمێکە بێدەنگە ژان وڵی جۆم لۆ قسە خۆشانەی تۆ گرت چاوت ماچ دەکەم تایبەتانە چاوت ماچ دەکەم کاک سەیوان بەرهەمت هیچ ماوە لەم پرۆگرامەیە یەک بەرهەمی شادم ماوەڕەوەڵام چیە گۆرانەکە وڵای گۆرانیە من لە مامۆستا جەلال سەعیدەوە بیستومە گۆرانێکی فۆلکلۆرەویش گۆرانی کاک جەلال سەعید کاک جەلال هەمیشە و دایم لە ناومانە بە ڕەحمەت بێت هەمیشە و دایم لە ناومانە کەم بەرنامە هەیە ناوی ئەو پیاوە بە ڕێزە نێت یادی نەکرێتەوە بەرهەمەکانی پێشەش نەکرێت جا نازانم دوایی کاک دلێر عومەر نمرەمان بۆ دانێ بۆ ئەو بەسەرکردنەوەی کە پشتی شێری بەر کاک جەلال سەعید کەوتووە هەزار ڕەحمەتی لێبێ خۆشەویستان فەرمونون ئەوە ئێوە و دەنگە زوڵاڵەکەی کاکە سەیوانی کاکەریم خەمزەیی لەو گۆرانیە با فەرمێت دەکەم قسەی ناخی دەروونە ئەوەی بۆت بەیان دەکەم دەی قسەی ناخی دەروونە وەڵامەکانم دیارە پرسیارەکانم ڕوونە وە کوڕان دەبێژن بێنن جاکسیش باتەمەشوونە ئیشەڵڵا مارەی یەکەم لەسەر مەزهەبی سونە قژی زەردی خورمایی تا سەر کەمەراتونە ئەبرۆی قەوسی لالە و چاوی بەکل ڕشتونە گەرە و قچاشکی من بێ خوایە شکورم بەو بوونە ئازمەڕی بۆ کون دەکەم وەگە و چێوی بێسوونە ئازمەڕی بۆ کون دەکەم وەگە و چێوی بێسوون ئەرەوەی مهنازێ مینازێ لەو مهنازەی من هەرسی ئەی مهنازێ مهنازێ
مهنازێ لەو مهنازەی مەهەسی سەرنجی ڕاکێشاوم بۆ بازنگەی لەدەستی یارم سەرنجمی بردووە وەڵا بە چاوی مەستی ئەی ماشەڵڵا وەدەڵی دارسنە و بەرە خۆیان وێنێ چوار وەرزە عالم هەموو شایەتن یارم جوانی سەر عەرزە خەم بەسەرما دەبارێ وێنەی باران و تەرزە میگای دوو چاوی یارم وەدڵم دێنێتە لەرزە کەچی ئەو پێی خەسارە بۆم وە دەرخایەک بزە جەرگ و دڵم دەربێنن وێنەی ئیمامی هەمزە وەکو ئاپۆ بەندمکەن وێنەی ئەو پیاوە بەرزە وە قازی لە دارم دەن کە بۆ هەموو کورد ڕەمزە محاڵە دەست هەڵگرم بە قسەی نەفام و هەرزە محاڵە دەست هەڵگرم بە قسەی نەفام و وەرز گوڵەوەی مهنازێ مینازێ مهنازم چەندە جوانە ئەی مهنازێ مینازێ مهنازم چەندە جوانە لە بەراو چاوەی دەمرم بۆی بووم بە تیر و تانە لە بەراو چاوەی دەمرم بۆی بوومە بە نیشانە ئەی ماشەڵڵا Chopi. شوانە تا بەیانی دەیەم بانەوە و بانەکەم شوانە تا بەیانی ئەم بانەوە و بانەکەم کاتێ بەبێ ئاگایی کە ڕوو لە ئاسمانەکەم ئەستێرەی بەختمونە بۆیە قوڕ پێوانەکەم منی ژوان کوڕی خەڵکی حەز بە یاری جوانەکەم منی ژوان کوڕی خەڵکی حەز بە یاری جوان ئەرەوەی مهنازێ مینازێ مهنازم چەندە جوانە ئەی مهنازێ مینازێ مهنازم چەندە جوانە لە بەراو چاوەی دەمرم بۆی بووم بە تیر و تانە لە بەراو چاوەی دەمرم بۆ دەردی من دەرمانە حەزم لە ماچی دەما ماچێ لەو لێوەڵەت لە بەری دەرد و خەمە لە فکری جوانی تۆدام لە جومعە تا پێنج شەمە دەی بەم و دەی ڕفێنم حکومەت بمکەن مەحکەمە لەبەر باڵاکەی دەمرم بەرزە دەڵی عەلەمە ماشەڵڵا یارم جوانە لەو شارەیدا یەکەمە ماشەڵڵا یارم جوانە لەو شارەیدا یەک ئەرەوەی مهنازێ مینازێ لەو مهنازەی مەهەسی ئەی مهنازێ مینازێ لەو مهنازەی مەهەسی سەرنجی ڕاکێشاوم ئەو بازنگەی لەدەستی سەرنجی ڕاکێشاوم ئەو بازنگەی لەدەستی هەڵا هەڵا ئەجا سپاس بۆ مامۆسایانەش زۆر سپاس دەمت خۆش بێ کاکە سەیوانجان هەمیشە و دایم سەرکەوتوو بیت گۆرانێکی زۆر خۆش بوو زۆر سپاس ئەم گۆرانەیە کوردستانی بوو بەشی ڕۆژەڵاتی تیا بوو هێولێری تیا بوو ئیسلەمانی تیا بوو وە تێکستەکەش هەمە جۆر بوو بەڵی زۆر تیا بوو دوو دێڕە شعریان هینی خۆم بوو ئەوەی ئەها کاڵێ ئەوەی بۆت بەیان دەکەم قسەی ناخی دەروونە لەگەڵەوەی کاڵێ ئەڵەی دارسنەوە بەرە خۆیان وێنێ بۆی وتم تێکستەکەش دەوڵەمەند بوو زۆر سپاس مامۆساجان فرەدەنجی تیا بوو کاکەریمجان یاخوا بەخێر بێم جارش بۆ بەڕامەکەمان سپاس دەکەم مامۆسا میدیا کاکاروانی نای
شتێکی برخسمەوەتی مامۆستا کەریم خەمزەیی لەگەڵ خوا لێ خۆشبوو حەسەنی نەی شادانیشتووە حەزەکەم یادێکی حەسەنی نەیمان بۆ بکەیت. طبعا سپاسی جەنابتەکەم کە ئینسانە کۆنانەتان لەبیرە سپاسی کاکاروانی ژەکەم زۆر لەگەڵی دانیشتوم بەڕاستی دانیشتنەکەی زۆر خۆش بوو ئینسانێکی بە شەخسیات بوو نەیەکەشی بە هەموو تۆنێک لەگەڵ گۆرانی بێژ بوو لەگەڵ هەموو تۆنێک لەگەڵ گۆرانی بێژ بوو ینی با بڵێن هەموو پێژێکی دەنگی بەرامژەکانی بەسەر لەگەڵیان زۆر نەیەکەی بەلەزەت بوو تەمەندرێژی بۆ کاکاروانی ژەخوازم زۆر لەگەڵ کاگەحمە زۆر بەلەزەتەوە زۆر خۆش لەگەڵ کاگەحمە داودە ژوازام دانیشتویت لەگەڵ ئەویش دانیشتوم بەڕاستی ئەویش نێزەنێکی باڵادەست بوو زۆر باشە دەنجی نایەکی کاگەحمە داود و دەنجی نایەکەی مام حەسەن جیاوازەکان چی بوو لای تۆ؟ دەنگی نەیەکەی مام محەممەد نەرم بوو دەنگی نەیەکەی مام حەسەن پێڵێن مۆقفە ئەنیشتێکی قەبە لە ناوەڕاستە گەڕ بوو باس بوو بە دەنگی نەیەکەی مام محەممەد تەبەقەی گەرمیانی ئەهانی بەڕەحمەت بۆ هونەرمەند و کۆنانە وەک عەلی مەردان وەک حسین عەلی ئەو تەبەقانی چاگەهانی سەلاح داودا شتری کۆرەی پەنجاوی حەسەن زیرەک ئانەموو مام محەممەد لێیاوە بەڵێ ڕاستە بە ڕەحمەت بن یاخوا یادیان بەخێر ئامین بەزدانەکەی مام حەسەن زیاتر بەلای ئازەریان ڕێوانە بوو باڵێ یا ڕۆژێکیانێمە لە ماڵێک داوت بووین یعنی هەنگێکی خۆش بۆ ساپیانە بوو کەلەجی و پشدەیوان دوو هۆدەوەیوانێ بوو لە حەوشەکە بەرزتر لەژی لەگەڵ پشەیوان زۆر خەڵقی لێبوو حەسەنی نەیش زۆر بەزەوق بوو ئەزۆلەی زەڕب بە ڕەحمەت بێ زەربێکی زۆر خۆشی لێە ئیتر ئەمەە مجلیسەکە گەرم بوو هەڵپەرچێ لە حەوشەکە دروست بوو ئافرەتێکات تیکا حەسەن ئەشتیها خوشکم چیە لی تی وەڵڵاهی ئەمەی تۆ دەنگی کەمە ڕوا بە سەرە گەورەکە بۆمان لێدا تی خوشکم پەلەمەکە ئێستا سەرە گەورەکە دەردێنم بە سەرە گەورەکە بۆ لێ بەستی زۆر نابوو بەزۆر هەبوو یادیان بەخێر یادیان بەخێر کاک کەریم لەو زمانەیە تەمان ڕێکۆردەر بەس تەزیری گورەندیک و ئەو شتانە هەبووە بەڵێ تیکە بیستە بوو تیکەی پێنج ئەبێت چەند دانیشتن کرابێت کە تۆمار نەکرابێت زۆر ئێستا دانیشتنی ئەنیشتریتەکەی ڕەنگە مابێ بەس شاراوەتەوە یان لای کابرایەکە دەری ناخە یان کابرایە کاڵی گرتووەڵێ قەت نایەم بە کەس ئەو شتریتانە زۆرن بەڵێ داوەش بوو ناحشتیوان نابێت ئارەوەڵە ئەمن بۆ خۆم لە شاری بانە جۆم لە گۆرانێکی حەسەن زیرە کرد مەقامێکی وت کاک عومەری کەریم ئاغاشم لەگەڵا بوو ئەکتەر کاک عوسمانی قالبەرازشم لەگەڵا بوو خۆشبەختانە لە ژیانە ماون لای پیاوێک گوتی کاکە بۆتان هەیە گوێ لە بگرن وەکو پیازی ئەواڵ وایە خواردنی هەیە بردننی نییە واتە گوێ لە بگرن دوای داوای مەکەن تۆماریکەین مەقامێک گەڵێ بۆ شێ مەحموود حەفید هێڵێ لە کۆتایی مەقامەکەوی بیرم ماوە لە کۆتایی مەقامەکە بە تۆنێکی حەماس فەرمێ ئەڵێت حەسەن زیرەک خوا بە گوناحی نەگرێ ئیشەڵڵا ئەڵێ خوایە لەم زوڵمە باش ئاگاداری سەبارەت بە کورد تۆش ئێستەماریت ئەمەشی وتۆ حەسەن زیرەکە پێم وایە بینەران زۆربەی زۆران ئاگایان لەم بەرهەمانە نییەکە هەیە لە بلاولا بەرهەم زۆرەکە بەڵێ خۆشەویستان ئێمە تێر ناخۆین لە قسەکانی کاکەریم لە دەنگە جوانەکەی لە قسە خۆشەکانی هەروە کاکە سلێوانی کاکەریم خەمزەیش کە تەشریفی هەیە لێرە بە گۆرانێکی سەرقۆڵی دێنە کۆتایی پرۆگرامی ئەم شەو پرۆگرامی ئاوازی ما پرۆگرامی ئاوازی ما بەردەوامە کە براتان میدیا حسێن پێشکەشی ئەکات فەرموون الرحمن الرحيم
صبر الرحمن الرحيم أي وراديني من طال دنيا الجم أي وراديني من ليكم باسياري قديم أي وراديني من أي ديني وديني 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 لو ديني وديني من ديني وديني 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 لو ديني ديني من والله الرما وباس الرما شو زريني من والله الرما وباس الرما شو زريني من شاود الرشا لقلب رود هاي ورادي نيمن والخالاني دوري لي موت اي ورادي نيمن هاي كد ماسكم يا نربو خود اي ورادي نيمن ديني وديني 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 اي ورادي نيمن بس كل نرمى وقول دقرما شوبو سري نيمن بس كد قرما وقول دنرما شوبو سري نيمن الفصلايا الفصلايا أي ورادي نمل أموج مع الفصلايا أي ورادي نمل وشد خوش الدنيا أي ورادي نمل إيمان مسامي ليلايا أي ورادي نمل شد والله بكرنايا أي ورادي نمل سيدي ولا يبكرنايا أي ورادي نمل دين ودين 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 لو دين دين من دين ودين 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 لو دين دين ولد نرمو باسكت قرما شو سريني من ولد نرمو باسكت قرما شو سريني من ما شاء الله
وديدا بني وديدا بني وديدا ليديني وديني من توتك واري واري جدا ليديني وديني من دايك بمريت ويبشدا ليديني وديني هي ديني وديني 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 اي ورا ديني من ديني وديني 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 اي ورا ديني من خالد قرمه وباسكت نرمه شوبو سريني من خالد قرمه وباسكت نرمه شوبو سريني من ليديني وديني من فما شكدنا برازي هاي ورا ديني من كاد الرئيس لنا خوازي ليديني وديني ورا ديني وديني 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 اي ورا ديني من ديني وديني 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 اي ورا ديني من ولد قرمه وباسكت نرمه شوبو سريني من ولد قرمه وباسكت نرمه شوبو سريني من يشم بسانم ليديني وديني من أتاكو دمرم بجوانم ليديني وديني من ليديني